بە پێویستمانزانی ڕوونکردنەوەیەک بدەین لەسەر ئەو گرفتەی کە دروست بووە لە قوتابخانەی سوورێنی بنەڕەتی بۆ ڕایگشتی بۆیە لەم ڕوونکردنەوەیدا بۆ ڕایگشتی ئاماژە بە هەموو ئەو خاڵانە ئەدەین کە پێویستە کات. ڕوونکردنەوەیەک بۆ ڕایگشتی بەڕێزان سەبارەت بە تێکدانی بەشێک لە قوتابخانەی سوورێنی بنەڕەتی بە پاساوی زیادەڕەوی کە بخرێتە سەر ڕووبەری ئەو کۆمەلگا وەرزشیە داخراوی کە لە تەنیشت قوتابخانەکەدا دروستەکرێ بە پێویستی دەزانین کە چەند ڕوونکردنەوەیەک بۆ ڕایگشتی بڵاو بکەینەوە لەگەڵ سەرجەم نووسرا و نەخشە و بەڵگەکان. یەکەم لە سەرەتای مۆڵەت پێدانی پرۆژەکەدا سەرۆکاتی شارەوانی سەی سادق بە نووسراوی ژمارە 531 لە ڕێکەوتی 2/12/2019 داوای ڕاو سەرنجی پەروەردەی سەی سادقی کردووە لەسەر دروستکردنی ئەو پرۆژەی لەو جێگەیەدا. بەڕێوەبەرەتی پەروەردەی سەی سادقیش بە نووسراوی ژمارە 5638 لە ڕێکەوتی 2/12/2019 وەڵامی نووسراوەکەی شارەوانی داوەتەوە بە راپۆرتێک کە لەلایەن ئەندازیارانی بیناسازیەوە نووسراوە کە بەپێی نەخشەی پەسەندکراوی شارەوانی سەی سادق زۆر بەڕوونی ڕووبەری پرۆژەکە و ڕووبەری قوتابخانەکە و هەروەها بوونی کۆڵانێکی سێمەترپان لە نێوان قوتابخانە و پرۆژەکەدا جێگی کراوە. دووهەم لە ڕێکەوتی 8/11/2021 بە نووسراوی ژمارە 26 قوتابخانەی سوورێن ئاگاداری پەروەردەی سەی سادقی کردووە کە کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکە نیازی تێکدانی بەشێکی قوتابخانەکەی هەیە. دوابەدوای ئەم نووسراوە بەڕێوەبەرەتی پەروەردەی سەی سادق بە نووسراوی ژمارە 3783 لە ڕێکەوتی 9/11/2021 کە ئاڕاستی شارەوانی سەی سادقی کردووە ئاگادارمان کردوون کە بە هیچ شێوەیەک ڕەزامەند نین کە هیچ گۆڕانکاریەک لە نەخشەی سەرەتادا بکرێت. و بۆ زانەری بەڕێستان بە هیچ نووسراوێکی فەرمیش بەڕێوەبەرەتی پەروەردەی سەی سادق ئاگادار نەکراوەتەوە لە هەر گۆڕانکاریەک لە سنووری پرۆژەکەدا کرابێت. بەڕێوەبەرەتی پەروەردەی سەی سادق هۆبەی بیناسازی. بەڕێزان سەبارەت بە بەڵگەکەش ئەمە ئەو خەریتەیە کە یەکەم جار شارەوانی بە ئێمەی داوە کە زۆر بەڕوونی هەم پرۆژەکەشی دیایە هەم سنووری قوتابخانەکەش دیاری کراوە کۆڵانێکی سێمەتری لە نێوانیاندا هەیە. ئێمە کاتی خۆی کە ڕەزامەند بووین لەسەرەوەی کە ئەم پرۆژە لەو شوێنە بکرێ لەسەر ئەم خەریتەیە موافقەمان کردووە. دوابەدوای ئەمە هەر گۆڕانکاریێک لەم نەخشا کرابێ ئێمە لێ ئاگادار نین و ئاگاداریش نەکراوینەتەوە. ئێمە نازانین ئێمە ئەوەی کە بەڵگەی یاسایی و قانونی بخۆمان بێ ئەوە تا هەموو بەڵگەکانمان لەبەردەسایە کە ئێمە ئابەم شێوازە موافقەمان لەسەر ئەو پرۆژە کردووە کە لەو شوێنە بکرێت. ئەمەش بەڵگەکانە هەمووی تەسلیمی بەڕێستان یەکەم نوسختان نەدەمێت لە هەموو بەڵگەکان.